أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. الله أكبر. سمع الله لمن حمده. ربنا ولك الحمد. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. بسم الله
الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. لە هەستی پڕ لە شکۆتانەوە دەچینە خزمەت ئازیزانمان لەگەڵ دڵە سپیەکانتان و دەروونە پاکیزەیەکانتان دێینەوتن و لە خزمەتی ڕوخسارە نورینیەکانتان ڕادەمێنین و ئەڵقەی ذیکر و تەهلیە دەبەستین. لە سێبەری بەرزەفری ڕۆحتانەوە سڵاو دەنێرین و بەگوێتانەوە دەچریکێنین. دەست و بازوو ئێوە خەرمانیەکە لە وەفا، شەون و خوێنیتان هێزێکە لە کەرامەت و شەهامەت. شەکەتی ڕێ و هەنگاونانتان کاروانێکە و ئەستەنگەکانی ڕێدەبڕێ. ئێمەش وەک وەفایەک فریشتە ئاسا بۆ دیدەنیتان دەبینە گوێگر و بەدڵ گوێتان بۆ هەڵدەخەین. لە چۆلەکە ڕۆحسووکەکانی ئێوەوە فێرە فڕین دەبین و بەدڵ و چاو بۆتان دەڕوانین. ئێوە بڕوانن تا چاو بڕدەکات. شەستە بارانی تەقوا و نێرگزە جاری باوەڕ لێزمە بارانی موحیبەت لە دیدەنیتان دەبارێ. بەڕێزان و خۆشەویستان، ئێستاش سەرەتای دانیشتنەکانمان بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەن لەلایەن برای بەڕێزمان مامۆستا مەهدی. با جەنابیان بفەرموێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا، وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. والذين يبيتون لربهم سجدا وقياما. والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما. والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما.
والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما. خی گەورە پاداشتی مامۆستا مادی بداتەوە. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا شاخەوان دەکەین بێت بۆ پێشکەشکردنی سوورودێک با جەنابیان بفەرمێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. بمولاي قر لمولا دل بقربان تنبينا بي بمولاي قر لمولا دل بقربان تنبينا بي بدل قرد المطيع بند فرمان نبينا به بدل قرد المطيع بند فرمان نبينا به كسي ما يقصد كسبي دولتي قربي محبة به كسي ما يقصد كسبي دولتي قربي محبة به غلامي بغلاماني غلامان تنبينا به غلامي بغلاماني غلامان تنبينا به سرم سنتور سينم ني سراحي دي داشكم مي سرم سنتور سينم ني سراحي دي داشكم مي مزي ميا نوايني مزي ميا نوايني لدي دارت نبينا بي بمولاي قر لمولا دل بقربان نبينا بي بمولاي قر لمولا دل بقربان نبينا بي بدل قرد المطيع بند فرمان نبينا به بدل قرد المطيع بند فرمان نبينا به. خی گەورە پاداشتی مامۆستا شاخەوان بداتەوە. ڕۆژێک کە ئیسلام باوی بوو لە ناو گەلاندا ناوی بوو زێڕی هەبوو زۆری هەبوو چی بگوت و بە هەر ئەوە بوو. مامۆستاکانی ڕۆژئاوا لە فێرگا لە زانستگایان لە ناو کۆڕی کەی خودایان کاریان لاسایی موسڵمان بوو دابی ئەوانیان پێجوان بوو کەوای شۆڕیان دەبەر دەکرد ئەمامەیان لەسەر دەکرد
ئەدای ڕازی و ئەبوو عەلی و دینەوەریان و غەزالی و چێوی تریان دەردێنا. چۆن ئێستا مامۆستاکانمان کە نەدارین لاسایی ئەوان دەکەنەوە، قەرزی کۆنە و دەیدەینەوە. لە جێژنەدا کڵاوی لەنگەری سەرجبەی قۆڵفش و فۆڵدەبەر ئەدای ڕۆژ ئاوا دەردێنن، ئەوروپاییانە دەنوێنن. دەستڕەنجینانی خاچپەرست کە دەستکردێکیان ڕێک دەخست فێڵیان دەکرد، مۆری ئەڵڵایان لێدەدا، ڕەنجی ئیسلامیان پێدەدا. تاوا بزانن ئەو کارانە هی وڵاتی موسڵمانە، کاری شام و بوخارایە، گڕکاری بەڵخ و بەغدایە. تەنانەت خاچی گەردنبەند ئەڵڵایەکیان لێ هەڵدەکەند. ئەوە ئێستاش لە ڕۆژهەڵاتی بارکەوتوو لە ناو گوێچکەی گادا خەوتوو مێدین لە دەستکاریان دەدەن، لاسایی ڕۆژئاوا دەکەن. بەڕێزان و خۆشەویستان، ئێستاش ئێمە و ئێوە وتارێک لەلایەن مامۆستا هاوکار بە جەنابیان بفەرموێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆستایانی ئازیز و برانی بەڕێزم، خۆشحاڵم و سوپاس خوا پێڕگار دەکەم کەوە تەمەن و دەرفەت و هێزتوانە پێدام کە لە خزمەت کۆمەڵێک لە مامۆستایانی بەڕێز و خۆشەویستدا بم، کۆمەڵێک لە ئەهلی قورئان کە ئەهل اللهی خاصن ئینشاءالله. بەڕاستی من خۆم لەو مەقامە نابینم کە قسە بۆ جەنابتان بکەم. سوپاسان دەکەم ئەگەر ڕەوای ئەوم پێ بدەن، قسەکان تەنها بۆ بیوەذەکر فەئین الذیکرا تەنفع المؤمنین. هەر شتێکتان بیربینەوە چکە بیرخستنەوە سود بە مسلمانان دەگەێنی. ئەگەر ئەوەشن پێڕەوا نابینین، هیوادارم ئەوم پێڕەوا بدینن. هەر چەند قسەیەک دەکەم و ئێوە بە گەورەی خۆتان ئەگەر هەڵسەنگاندنەک و فیدباکەکی زانستیانیان ئەکادمیانە هەر ناوێش لێ دەرێن لە قسەکان بکەن. هەرگیز لە ئاستی مامۆستا بەڕێزانە خۆم بە ئەوە نازانم، لەو مقامی نازانم کە قسە بکەم. بەرحاڵ بەڕێزان، دەبینم کە ئەمڕۆ کۆمەڵێک گەنج لێرەنە، کۆمەڵێک کە خوای گەورە کۆمەڵێک فەزل و تایبەتمەندی پێداون، یعنی تایبەتمەندەکەش ئەوەیدایە لایەنی کە بکە ئێمە موسڵمانین لە 7 ملیار کەسی سەرزەوی، یعنی لە پێنجانیان لایەنی کەم باشترین، هەروەها ئەهلی سونەینا، تایبەتریش لەوەی ئەهلی جمع و جەماعاتین، تایبەتریش لەوەی کە ئەهلی خزمەتکردن و ئەهلی قورئانین، بە تایبەتەوە بەڕێزانی کەوا لە بنکە هاتوون کە ئەهل اللهی خاصن. دووبارە دەکەمەوە ئەو وشە زۆر گەورەیە، ئەو وەسفە زۆر گەورەیە. لە سووری ئەوەشدا تایبەتمەندیشتر ئەوەیە کە ئەمڕۆ هاتینە لێرە هیچ شەکۆی نەکردنەوە، تەنها ئەوەک نەبی کە برایەتێکی ئیسلامیمان هەیە یاخود سوودێک بە یەک بگەنین. فیللا و لیلا ئەمڕۆ هاتین، کەسمان لێرە پێم وانییە کە سوودێکی مادی بەدەستبینین یان ئەوتە لە بۆ شۆهرەتەکە هەر بابەتشکەبی. بەرحاڵ ئەوان هەموو فەزل و نیعمەتن خوای گەورە بە ئێمەی داوە، هەموو تایبەتمەندیە خوای گەورە بە ئێمەی داوە. ئێمە پێویستە شانازی پێوە بکەین و پێویستە شکرانەی لەسەر بکەین، چونکە نیعمەت دەبێت شکرانەی لەسەر بکەی. وەلئین شەکەرتم لەئەزیدەنەکم، یعنی لەئین شەکەرتم لەئەزیدەنەکم، لۆی کە زیاد بی، نەک خوا نەخواستە بیکەی نمونەتی. ساینی بۆ نمونە خوای گەورە پاداشی کاکتر دواتەوە کە بوویتە سەبەبی ئەوەی کە ئێمە هەر لێرە کۆبینەوە، یعنی ئەوە چاکەیە لەسەر مایەتی، ئەوە فەزلە لەسەر مایەتی. بەڵام ئەگەر قسەی بکە قسەکانی نەوعەن ما دوور لە مەقامی جەنابیان یاخۆتەوە صاحب مەزرعەیە خوای گەورە پاداش بێتەوە، نەوعەن ما تۆزێک منەتی شەدابی چەند لەوانەی لە قەلمە ناخۆش خۆ لەوانەی حەق خۆشیان بی، بەڵام ئەمە هەر لە قەلمە ناخۆشە. ئەدی ئەگەر ئەو برا بەڕێزە کە صاحب مەزرعەیە ئەمە هاتی نێرە ئەمە منەت لەسەوی بکەن و لیاز بڵێ چەند شتێکی ناڕێکە لێیە، ئەمە کە خوای گەورە نیعمەتێکی پێبەخشینە نایب منەت لەسەر خوا بکەین. یەمنون عەلەیکە ئەن ئەسلەموا، خوای گەورە یعنی پێمان دەڵێ خوای گەورە ئەوەیە کە منەت لەسەرەوە بکات چونکە چاکە بەسەرمایە. لێیە زۆر کەس هەیە لەمە باشتر، لەمە چاکتر، لەمە بەتواناتر، لەمە لەوانەیە لە هەموو پێوەرەکە پێوەرەکان دەری لە هەبوونی بی، لە ڕێکی بی، بەڵام خوای گەورە ئەو فەزڵی پێ نەبەخشی بی، خوای گەورە ئەو دەرفەتی لێ نەگونجاندبی، بەڵام ئەوە خوای گەورە بێمە بەخشیە. لێیە دیسان دەیڵێمەوە پێویستە شکر و نیعمەتە بکەین، شکریش ئەوەیە کە بە ئەرچ خۆمان هەڵسین بە کردار، چونکە شکر بابەتەی کرداریە لە بەرامبەر شت کە کەسێکیان خوای گەورە پێ دەبەخشیە. خوای گەورە دەفەرمێ ئیعمەلوا ئالە داوودە شوکرا، وایە ئەوڕۆ پێم باشە یعنی جەخت بکەمە سەر باسێک ئەویش ئێمە هەومان دەزانین، هەومان دەبێت لەو مستەوایە بین کە دەزانین پامێکمان هەڵگرتیە
کە بووینە مسلمان جیاواز خۆمان پێ لەم خەڵکی مسلمانترە یان موحیدترە بۆیکەوە ئەمە ڕێگە ڕاستەکەمان گرتێ ئەو ڕێگە هەر ئەوەژنێک کە هەڵگرن پێویستە ئیش لۆ بکەین پێویستە ڕۆڵمان هەبی لە هەڵگرتنەوە پەیامە ئەگەر تەماشا بکەین حسایەکی بکەین لە حجەت الوداع یان حجەت الوداع چەند سەحابی لێوێ بوون ئەنێ من 110 جێ لێ بۆ 110,000 112 چاردا تا 120,000 جێ لێ بۆ باشە زەحمەت نەبیجان نامەی چەند سەحابی نووسرایەوە ڕەزا ڕەحمەت خوا لێبی زۆرتری کتاب دیتمان لەوەش گەڕ ئەمە ناوی چەندانمان لەبەرە ئەوە لەبەر چیە ئەوە لەبەر ئەوەیە ئەوانە زیاتر بارزن دیارن کە مووقیفیان هەبوو کە بە ئەرچخوان ڕساینە کە ڕۆڵی خۆیان جێڕایە لە هەڵگرتنەوە پەیامە نەمشا لە پاش پێغەمبەر صلی الله علیه و سلم خولەفاء الراشدین چەندە گەرنگ بوون کو بە ئەرچخوان ڕساینە کو باسەکە کو بەردەوام سەلات و سەلام لە دەنێری و لە پاشەوان دەستە یەکەم کە مسلمان بوون ینی تەماشا لە پاشەوان عەشەرەتون بەشەرە ئەوجا ئەوانی کە لە ماڵ ئەرقەمی کوڕە ئەبی ئەرقەم بوون ینی ئەوانە کە ناویان دەی ئینسان ئیمان پێشەح دەبی ئەوانە چیان کرد خۆیان وە شێوەی ئینسان بوون ئەوانە چیان کرد ئەوانە بە ئەرچخوان هەرسان ئەوانە ڕۆڵی خۆیان بینی لە هەڵگرتنەوە پەیامە هەر ئەوە بکە ئیمان بین و عیبادەت چی بکەن بەڵکو خزمەتیان کرد ساڵاچیان هەبوو تەماشای مصعب کوڕ عومەر کە کاتێکە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ناردی لە بۆ مەدینە لە پاش بەیعەتەکێکە بە 6 کەس ئەنساریەکەیدا بوو چی کرد ماڵ هەبوو ئیسلام تێدا باز نەکرێت لە مەدینە ئەسڵەن هاتووە دەرێ ماڵ یعنی ماڵ نەبوو کە مسلمان دانەبی دوای هەم بەعێدە عەقەبە یەکەم دۆم بەسترا ئەنسارەکان کو بە ئەرچخوان هەڵسان لێ ئێمەش پێویستە وەکو گەنج بە ئەرچخۆ ماڵ هەڵسین بزانین ڕۆڵمان چییە لەو ئیسلامە هەر ئەوە نییە کە ئێمە مسلمانی باوەڕمان هینایە زانیاریمان لێ پێ هەبی دەبی ئیشی لۆ بکەین باگازۆ بکەین وە سەبرێک لەسەر ئەزەرەکان بگرین بەعزە لە چەند خاڵێک ئاماژە پێ دەکەم گرنگترین شت باشترین شت لەوەی کە ئەمە بە ئەرچ خۆمان هەڵسین ئەوش ئەوەیە کە ئەمە شخصیەتێکی داوی کەسایەتێکی بانکخوازی دروست بکەین کەسایەتێک بین کە دەبی بزانین کە داوە واجبە و ینی لە ئوسوول و لە هەموو بابەتەکانی داوەتێ بکەین کەسایەتی بانکخوازیش بە چەند خاڵێکێک کە ئینسان پێویستە یعنی تێدا بی لۆی کە و کەسایەت دروستکە یەکەم گەنجی بانکخواز یان کەسێک بی و کەسایەت دروستکە یەک لەوە کارەکان ئەوەیە کە دەبی لە مەبەستی خوای گەورە بزانی کە بۆچی دروستی کردیا بۆچی ئینسان دروست کردیا ها لە فەرمودەیەکی قورسی خوای گەورە فەرمووە من ئێوەم لۆ دروست نەکردێت کە زۆر تاکەم لەبەر کەمی یان لەبەر حاجەتێکی خۆم تەنها لۆی کە ذیکر بخۆم ها وما خلقت الجن والإنس إلا ليعبدون عبادة بهمو معناها قولك وفراوانيكي أصدب مرزكاني بشرتكاني لباشان أركمانسية واستعمركم في الأرض ها خواهي قرد فرميني جاعل في الأرض خليفة أو دان كرنوي أمسر زويا بخزمة وتالاشي والدعوة حكم إسلامي دبي وعبارتيش ببي إخلاص النبي عبارتيش بيوسي باستقامة بيوسي بالصوابة بيوسي بالثباتة همو بابتاني كا پێویستە وەکو ملکەتی و قبولکردن و لەبەرەوەی کاتەکە زۆر درێژە تۆ نامێ زۆر بەڵام من هەر وەکو شەرحەج کچکە لە بابەتەکان ڕوون دەکەمەوە و لە پاشان بەڕاستی خاڵی دووەم هۆکاری دووەم گەنجی بانکخواز دەبی بزانی کە دوژمنانی چێن لە پلانی دوژمنانی بگە چ لە دەرەوە چ لە ناوە ئەو دوژمنانی کەوا چادرە لە ئەمە و دەوڵەی ئیسلامی داوە یعنی ئەو موضوعی تەبشیریەکان چ دەکەن بزانە و ئیش دەکەن موضوعی ماسۆنیات مۆسی استخباراتیەکان ئەوانەی خەریکی سیناریۆن ئەوانەی خەریکن ئافرەت زەق دەکەنەوە ڕێکخراوە فێمینیستەکان ڕێکخراوە دیموکراسی و یەساری و لیبرالی نازم هەموو ئەو ناوانە ئەو هەموو فکرە و ئایدیایە کە هەیە یعنی بەڕاستیەوە هەموو ئیش لەسەر گەنج دەکەن کاکە گەنج جێ چاوتی بڕینی هەموو فکرە و ئایدیایەکە یعنی کابرا ناتی بەگشت پیرەشی بنووسێ ناتی ئیش لەسەر منداڵێکی کچکە بکە ئەگە ئیش لەسەر منداڵانش بکە ئومێدەش پێکە دووڕەش بکەن چونکە ئەوان دەزان گەنج یعنی گەنجینە گەنجینێک لە تاقە لە توانە ئەتوەگەر ئەو تاقە و توانایە لە خێر سەرفی نەکەی دڵنیا بە لە شەڕ سەرفی دەکەی ئەگەر لە شەڕ سەرفی نەکەی لێ دەبتە بەڵا چونکە تو ئەزمون نییە تو تاقی گەنجی هەر یعنی فترێکی دیاری کراوە والذي أخرجكم من بطون أمهاتكم لا يعلمون شيئا هیچ نەزانین لە منداڵی باشە خوای گەورە باسوێ دەکا أنكم دروست ضعف ثم من بعد ضعف قوة لا باشان لبنا تماني جنزل ثم من بعد قوة ضعفا وشيبة دواء بير دبي ولا وازبي طبعا يعني قناغ جنزتيو قناغي كي من دال بوي هولدا بيرش أخو أسفي بود أخواز قوتين دسي بيران ستري صري من دالانا
لێ دەبێت و لە پلانی ژمنانی ئیسلام بگەی لەو هەموو سیناریۆیاتانە لەو هەموو بابەتانە ئەوەی کە ئیشیان لەسەر ئافرەتان کرد ئیشیان لەسەر ڕاگەیاندن کرد ئیشیان لەسەر هەموو ئەو شتانەی کرد یعنی ئەوان ڕاستە ئومەی ئیسلامی دەتوان برم لە زۆر شاعیر ئیسلامەکە دامەڵڕێ ئەوان زۆر ئیشان ئیشکار لەسەر ئومەی ئیسلامی نیچکەون ئیشخوایان کردیا لە ڕێگەی فەسادی و شەڕاب و ئەو بابەتانەوە بەڵام ئەوان دایانەوێ ئومەت نەمینێ نایانەوێ ئومەت بخەوی چکە ئومەت خەوتن ئاسانێ ئومەت هەر بخۆی خەوتێ تااقەتی نییە بەڵام ئەوان لە هەستانەوە نەهزەی ئومەت دەدرسێن ئەوان دەرسێن ئەگە ئومەت دەزان ئەگەر ئومەت بەخەبەر بێ ڕایان دەماڵی لێ بە هەموو نوعاچی سبحان الله هەموو فکرانە لە ناو خۆ دژەکن بەڵام هەموو کۆکن لەسەر دژایەتی ئیسلام ناکۆچن لەسەر یارمەتیدار یان پشتگیرکردنی ئیسلام یعنی تەماشاکە ڕێکخراوە سەهیۆنیەکان جوولەکە چ ڕەبتەچی بە مەسیحی خۆ ئەوان دژمنیەکەن بەڵام لە دژی ئیسلام دەبنێک ئیش لە سەیەک و ئیش لەوەک و ئیش لەگەر یەک دەکەن بەهەرحاڵ دێمە سەر خاڵی سەیەم بەڕاستی هۆکاری سێم بۆ دروستکردنی شخصیەتە ئیسلامی ئەوەیە کە گەنج نابی بێ ئومێد بی نابی ئومێد بڕابی دەبی بەڵکو بێ ئومێدی لە خۆیدا بڕی لەبەرەوەی یەکەم لا يأس من روح الله إلا القوم الكافرون يعني هيك كسك لا رحمة الله بيوم النبي إلا قوم كافرين دوام أما لما يجوا هيت ما دزانين ك يعني بيغمر خاصة سنة بتاعتنا مسلمان بو دايك ما خرج زباور بينا لو سر زاوية دوكاس أبو نيجب كان دوكاس بس أو دوبن أصدوا صبر أو لطائف حاتوا لولا يا قريش لولا طائف أو ذا شكوى يا أخوي ها يعني حالي شكوى حالي أخوي كل أخوي جورا آخر تفرموا إن لم يكن بك علي غضب فلا أبالي يعني نيكر دمنت خواجه أقب غضب نبقى نجيب النية صرينا كده أوزهات قوم بلا لكات حزة أوزه شيء صار يخام بلويكا بيعتان بيبدأ خالد سهرام جانس أقربته بيا شخصية شي برضو شخصية دعوي بيوسته بيشوان أمت باش بناسي وبيان كي بيشان جخود الله يكون مسعود دفرمي رضا رحمة الله عليه أجر بريال واي بكسب كم بيشان جخوم بيعتاكش مردو يعتاكش مردو كم تكا همو زندو أكتر سهيب وجوري بلام مردو أكيد ممكن أقول تم شاكا أوانيك باشان باسي مسلم كرو عمير ما كرت تسبه ها كعتك وفاتي كرت كفنا كيف بشنا دكت بيوم خلاص وسلم قريا فرمي دنبيري لما كي تبو شاكل بردك يعني أوي السيرة دجرنو زين عند فرمتيش الرد من مساوي نكد خوي بنكربو كعمام وكو عمار يكون ياسر مع اللي هاتي كبعائلة بخويتي لهاد بابي شهيد بوداش بويا كب شهيد إسلام كعمام وكو بلال مع اللي هاد وكو بلال مع كرديا كعمام وكو خباب يكون أرت مع كرديا كا إمام عمر ده فرمي خباب يكك لا ناخوش كانت مالو بجروا ايش نجروا قلت بجروا قلت ناجر منو كابت مناتك لس الاسلام زختي لك قلت بجروا بشتي خوي هالكردو بشتي ما مسلمان بشان ده هم وقت سايان وهنا يقولوا الى اتيا قلت الى كاتي مكة او وقت كافر كان اغنيا كرت امنا نسبج راشا لويكا يعني ازيت مدن اغرك بالزبري تفرو بالزبري تسوري وارقو خويني بشتي قجاوة كان من عملياتي يعني لويا حرتان تمشي أوانا بكي أو ذات لو دردك وكي سنكري لويا أوانا دي بكيني بيشنش خمان أوانا بارش خمان حرتان جماعاتي أنصار كبيعتنا بيغمر خواتها صلى الله عليه وسلم لسر أوي كورب يعني أو كاتك بعدنا مع قبي دوام إمام عباس بيفرمون كاكا ونقول شاشو هذا كان آخر أما أو بيا أجر نقول بارس كارتنا بيناكري أو بارس غير بارك نقوم بي حتى والله أعلم أصعد يقول الزراريان صعد يقول معاذ بكا فرمي أنقول زان بيعد بتشددن أو زان دي برامبر همو عرب شمشير هالقرن همو بيعد يعني على سروي كم معلو من ضال يوم بخشنا بنا بيغور خاصة وسلم لخوش اللي قال لي باش دارب بارج خوان الصان كانت كلا زنجي أحد مسلمان هات ندري كلا مدينة هات ندري صعد يقول معاذ همو أنا راقر توا بيفرمون ورا أي بيغور خاصة وسلم وأنا زاني كي أبغى لما مدينة بيعت من داوي كمان بيعت من داوي تاو لدري مدينة شهر بش لكن يلا دوباره بابي عد تاسب كينه خداوي اللي نكرابه مكلف يجنبه بوي بلام بأرش خوان الصانو إيش خوان زانيان أو بيعمل هالقرتيا تبي رولي كاريجر يا حبي هزار أوزل الصحابي لتابعي لموقفي بيا وساكان وهرلا إبراهيم كريات هم وعزي كري عبد السلام وفلان وفيسار أو أنا لويا من ببون زور بسريع لبركاتك أماجر بيدكم أو أنا هم بأشخاص سلويا أو رناوي ما قول لو بنا هنا شنبو خل كان لو بنا هنا نبو قاي قول شيدش اللي قبلنا كان كبيع حساب خلك شيد بو بلام أو أنا تواضعيا هبو لبرخايم بو لو قاي قول اللي قول كرد حتى قيامة مايا أو أنا ناويان هرد منهم خالي بينزام براسي
لۆی گەنجی داعی شخصێتش باش دروستکە دەبی بزانی کە داوە زۆر گەورەیە ئەوانەی کە داوا دەکەن باشترین مەخلوقن لە پاش پێغەمبەران و سەحابیەکان دەی بزانین چرەکە العلماء ورثة الأنبياء يعني تو میراثگەری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو هورەیرە بە بازار داوری گوتی بڕۆنا پێغەمبەر صلی الله عليه وسلم میراثی بەشەکە خەڵک چون گوتان کا میراث گوتی ئەدیەوە میراث نییە دینەکەی و فەرمودەکانی وها قورئان لۆیە دەبی بزانی لە فقهی داوە تێ بگەی دەبی کەسێک بی بزانی داوە لەگەڵ چێ دەکەی کە للناس بقدر عقولهم لە ئەتەکێتەکانی داوە ئەو بابەتان هەم تێ بگەی خاڵی شەشەم هۆکاری شەشەم بەڕاستی گەنج لۆی کە کەساتش کاریگەری هەبی کەساتش داوی دەی بزانی باشترین شێوازی قەناعەت پێکردن هەڵبژێری باشترین شێواز هەڵبژێری کە قسەکانی لە دڵی خەڵکی بچەقی یەکەم شت بۆ خاڵەوەیکە عمل و قسەی یەکبی بەبرایەتە نەکەوی لما تقولون ما لا تفعلون أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم يعني دەبی یەکەم شت لۆی کە تو قسەکان کاریگەر بی لە دڵەوە بۆ دڵبی لە خۆت جێبەجێ بکەی نەکات تو شەش بە خەڵکی بری بە خۆشی دەبی هەمزارەی ابن قەیم الجەوزی کە وتاری 10,000 خەڵک دادەنیشت دوای سومار دەگریا دەگوت ئای ابن جەوزی دەگوت زۆر دەدەچێمە خەڵکە بە سایت و بستنە بەهاژە تو بێپردەک ئەوان بەسەردا تێپەڕن بەڵام بە خۆشت بکەوێ جەهەنەم لۆیە زۆر مهمە دووبارە دەکەم و ئەتەکێتەکانی داوە بزانین ئوسوڵ فقه ئەو کتابانی کە باسی عفو ئوسوڵ داوە ئەو کتابانی کە باسی داوە دەکەم بیاخینەوە لۆی کە لە شێوازەکانی داوە بزانین کۆتا خاڵشم کە خاڵی هەفتەمە ئەوەی کە مسلمان تەواوی باوەڕی بە قەزا و قەدەری خوای هەبی لە دڵ و دەرونیدا قەزا و قەدەر شتێک نییە کە من بە قسە پێ دەرم هارێ وەڵا قەدەری خوایە هەیە دەبی لە دڵ و دەرون قەنەعەت پێ بلوی کە ئیمانەکەت بەرزبی چونکە ڕوکنی سەرەکی یەکێک لە ڕوکنە سەرەکیەکانی ئیمانە باوەڕ بە قەزا و قەدەر چ بە خۆشەکەی چ بە ناخۆشەکەی يعني يكم شد بزين كأزل إله برستي خواهطه قل لا يصيبنا إلا ما كتب الله لنا ونيا وهو مولانا وعلى الله فليتوكل المتوكلون باشا أو إنسان أقوت يجيشني هبي لدروني صلناك أتولقتني حق صلناك أتوليك بشو بروش خدمتي ودعوة خدمتي وإسلام بك خدمة كردي إسلام أمنوتو نيكن خواي يقولكم والخير شين ديكا بلام أتو دبي شرف مند بی دەبی داوای بە شەرەف بزانی بە بەشێک لە ژیانتی بزانی نەک بۆی بزانی کات و شتەکات لەسەر کەجی کاتمە لە پاش کاتەکە فەراقەکەمە بیشش گرنگ منی بۆجە بیکەم لێە پێویستە ژیانمە هەموو لە خوای بی ئەو خاڵانە پێویستەوەمان لێ بکە کە زیاتر دڵ و دەروونمان دامەزراوتر بکە سەباتمان بەخواتر بکە و ئیستقاممان پێ بەخشی بتوانین کەسایەتێکی تەواو دروستکردن چونکە کەسایەتێکی کاریگەر و کەسایەتێکی داعەویت هەبوو زانیت کە خوای گەورە مرۆڤ لۆ دروست کردیە و شارەزای دوژمنان بووی و دواتر بێئومێد نەبووی و لە پاشان پێشەنگەکانی ئومەت کردە پێشەنگی خۆتەوە ئینجا باوەڕ بە قەدەری خوای هەبوو ئەوجا بزانیت چ کەسایەتێک لە دروست بەخۆت لە دوو داوای دەگەڕێ بەخۆت بە دوو داوای دارەتی بەخۆت لە هەڵ و دەرفەتێک دەگەڕێی کە داوای لێ بکەی لەوە زیاتر سەرتا نایشێنم هیوادارم خوای گەورەمان کاتە ئەو کەسێکە خۆی پێ رازیە و لێ رازیە خوای گەورە لە هەمومان خۆش بی و خوای گەورە کار ئاسانیمان بۆ بکاتوێکە زیاتر دینەکەی بگەین و نەبینە بارك بەسەوە ئیسلامە بەڵکو ببینە ئاسانکار و ببینە داعیەکی گەورە و کاریگەر وآخر دعوانا الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته خوای گەورە پاداشتی مامۆستا هاوکار بداتەوە بەڕێزان و خۆشەویستان ئێستاش گوێ دەگرین لە پارچەیەک لە قورئانی پیرۆز لەلایەن برای بەڕێزمان مامۆستا مەهدی با جەنابیان بفەرمووین عەفوەن مامۆستا هێدی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي
بنانه بل يريد الإنسان ليفجر أمامه يسأل أيان يوم القيامة فإذا برق البصر وخسف القمر وجمع الشمس والقمر يقول الإنسان يومئذ أين المفر كلا لا وزر إلى ربك يومئذ المستقر ينبأ الإنسان يومئذ بما قدم وأخر بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه كلا بل تحبون العاجلة وتذرون الآخرة وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة ووجوه يومئذ باسرة تظن أن يفعل بها فاقرة كلا إذا بلغت التراقي وقيل من راق وظن أنه الفراق والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق فلا صدق ولا صلى ولكن كذب وتولى ثم ذهب إلى أهله يتمطى أولى لك فأولى ثم أولى لك فأولى أيحسب الإنسان أن يترك سدى ألم يكن نطفة من مني يمنى ثم كان علقة فخلق فسوى فجعل منه الزوجين الذكر والأنثى أليس ذلك بقادر على أن يحيي الموتى. خوای گەورە پاداشتی مامۆستا هێدی بداتەوە. میحرابی ئیلاهی لە میحرابی میهری تۆدا ڕوو لە قاپیتم خودایە لە ئەوین و مەرحەمەتدا چاوم بە ئەشک و هیوایە کە تۆ ڕەحمان و ڕەحیمی ڕوخساری ڕوو وەک چرایە شەپۆڵێکی سەعادەتە و بۆ دەردی دڵم دەوایە دەردی دووری نابڕێتەوە نزیکیتم پێ عەتاکە یا ئیلاهی مالیک المولک دڵم لە دووری خەتاکە ئەی خودایە خالقی بوون فێرم کە وشەی ئیستیغفار لە چاوەنواری ڕووگەدا دەڵێم خۆش بە خودای غەفار. بەڕێزان و خۆشەویستان ئێستاش گوێ دەگرین لە وتارێک لەلایەن برای بەڕێزمان کاکدانا با جەنابیان بفەرموێ. بسم الله الرحمن الرحیم. برایانی زێدە ئازیزم یاخوا بەخێر بێن بۆ کۆبوونەوەیەکی بەرەکەتدار و پڕ لە مەلائیکەت. بەرز و بڵندە ئەو شوێنانەی کە باسی ئەڵڵا سوبحانەه وتەعالا دەکرێت و ئێمەش هاتووینە بۆ ئێرانە کەواتە ئەکید کۆبوونەوەیەکی بەرەکەتدار دەبێت.
من لێرە دەمەوێت باز لە دوو حەدیث بکەم بە کورتی ئینشاءالله ئیستفادەی لێ دەکەین. حەدیثی یەکەمیان پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەفەرموێت لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا أولا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم. براکانم لێرانە پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم سیر دەکەین ڕێگایەک لە ڕێگاکانی بەهەشتمان نیشان دەدات کە ڕێگایەکە بۆ گەیشتن بە بەهەشت هەروەها دەیکاتە پلەش بۆمان بۆیە گرنگێکی تایبەتی هەیە. کەواتە براکانم بەهەشت بەدەست نایەت مەگەر بە ئیمان هێنان نەبێت و ئیمانیش بەدەست نایەت مەگەر بە خۆشەویستی نەبێت و خۆشەویستیش بەدەست نایەت مەگەر بە سەلامکردن نەبێت. بڵاوکردنەوەی سەلام کلیلی دڵەکانە. پێغەمبەر صلی الله علیه وسلمیش گرنگی بەو بابەتە داوە و چکە ڕێگایەکە لە ڕێگایەکانی بەهەشت. سەلامکردن لە نێوان موسڵماناندا گرینگە و لە توێژینەوەیەکی تازەدا کە تازە سەلمێنراوە کە ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ باز لە ئەفشو السەلامە بەینەکوم دەکات تەنانەت باسی قووەی باوەشی بین نێوان موسڵمانان چ تەئسیراتێکی هەیە لە نێوان کام لە ئێمە هات باوەشی بە برا موسڵمانەکەیە کرد. لە نوێترین توێژینەوەدا دەڵێت ئەگەر باوەش بکەی بە کەسی بەرامبەردا بۆ ماوەی 5 چرکە بۆ 10 چرکە ئەوە هێزی ئارامبوونت پێ دەبەخشێت لایانی نەفسی. تەنانەت دەڵێت کاریگەری هەیە لەسەر شخصیەتی ئینسانەکەش لە مەزازیەکی خراپەوە دەیگۆڕێت بۆ مەزازیەکی باش. هەروەکو لە سونەتیش هەیە باوەش سونەتە تا پێمان بکرێت باوەش بە یەکتردا بکەین بۆ ماوەی 5 چرکە بۆ 10 چرکە. دەچیەوە ماڵەوە باوەش بکە بە منداڵەکانتدا بە خێزانەکەتدا بە برا موسڵمانەکەتدا سیر دەکەی چێژبەخشە سەلام بکە کە دەچیەوە ماڵەوە تاقی بکەرەوە تووشی خەمۆچی ناوی. لە نوێترین توێژینەوە لە لەندەن کراوە. باشە ئینشاءالله زۆرت دلیلە لەسەرەوەی کە سەلامکردن زۆر گرینگە لە نێوان موسڵمانان بە تایبەتی تاکو دیوارێکی کۆنکریتی دروست بکەین بەرکەوتە هەیە لە نێوان ئینسانەکان دڵەکان دەگۆڕێتەوە دەبێتە یەک پارچە دڵ. ئەو کات دیوارێکی کۆنکریتی دروست دەبێت بۆ موسڵمانان هەر مەوجێک کە دێت ڕوبەڕوومان دەبێتەوە لەلایەن نێرانی ئیسلام. ئەو کات ئێمە کۆنکریتێکی بە قۆتمان هەیە لە نێوان یەکدیدا دڵەکان لەگەڵ یەک گۆڕاوت نبووت نەیەک پارچە زەستا لە دڵێکی سابتدا. بۆیە ئەفشو السەلامە بەینەکوم براکانم باوەش بە یەکتیدا بکەن. ئەگەر یەک چرکە بێت دەڵێت تەنها چێژ دەبەخشێت بەس ئەگەر بۆ مای 5 چرکە بۆ 10 چرکە بێت ئەو کات تەئسیر لە شخصیەتی ئینسانەکە دەکات لە شخصیەتێکی خراپ و ئەیگۆڕێت بۆ شخصیەتی چی باش. هیوادارم گرنگیم دەن بەو بوارەدا. و لە حەدیثی دووەمدا پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم دەفەرمێت من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. براکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو حەدیثە باز دەکات لای هەمووتان ئاشنایە ئەم حەدیثە بەڵام من دەمەوێت کەمێک بە شێوازێکیکە باسی بکەم. بۆ نمونە با کورتەی حەدیثەکە بڵێم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت هەر کار و کردەوەیەک ئەمری ئێمەی لەسەر نەبێت فەرمایشتی خوای گەورە سوبحانه و تعالی لەسەر نەبێت ئەوە ئەمرەکە ڕەت دەدرێتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم وا ئەفەرموێ نمونەیەک بێنینەوە بە دنیای خۆمان هەمومان لە قۆناغەکانی زانکۆ بووینەوە لەگە پەیمانگایەکان تەواومان کردو و هەشمانە تێیدا ئەکید ئینشاءالله. کاتێک کە کۆتا قۆناغی ساڵەکەتە مەرحەلە 4 5 6 ئەچی بۆ لای مامۆستای بەحسەکەت باشە مامۆستای بەحسەکەت توێژینەوەیەک بحوسێک دەکەی لەسەر بوارێکدا مامۆستاکەت هەڵ ئەستێ کۆمەڵە ڕفرێنست ئەداتێ دەڵێ لە فلان ڕفرێنس بڵۆ فلان سەرچاوە بەکاربێنە فلان مەزدەر بەکاربێنە تۆش دەڵێ بە سەرچاو فلان مەزدەر فلان شت بەکاربێن بەس مامۆستاکە پێشت دەڵێ کەڤەرەکەی وابێ بەرگەکەی وابێ فۆنتی نووسینەکەی ئەوەندە بێ شکلەکەی وابێ تەواو مامۆستا بەجێتەکەم. کاتێک کە تو دەچیەوە ماڵەوە کە کاتێک کە ڕۆژی تاقیکردنەوە دێتەوە یان ڕئیس لیژنە دێن پرسیارت لێ دەکەن دەربارەی شتەکان سەیر دەکەن ئەوە نەبووە کە مامۆستایەکەت پێتی وتووە فۆنتی 14 نەداوەتێ فۆنتی 18 داوەتێ سەیر دەکەی شکلێکی ناشرینی داوەتە بەرگەکە کەڤەرەکەی کە مامۆستا پێتی گوتە ئەو کەڤەرت نەداوەتێ سەیرەکەی شکلێکی ناشرینی داوەتێ باشە. بەڵام تۆ لە لای قوتابیەکانی چواردەوری خۆت هاوڕێکانت کەسێکی ماندوو دیار بووی ئیشت دەسەر شتەکان دەکرد بەڵام بە ڕێچکەیەکی هەڵا لەسەر ڕێچکەی مامۆستایەکەت نەبوو. ئایا
ڕێی تەڵەبەکان گرنگترە بۆ دەرچوونی ئەو قوتابیە یان ڕێی مامۆستایەکەی بۆ دەرچوون بێگومان ڕێی مامۆستایەکەی گرنگترە چکە ئەو تەڵەبەیە دەکەوێت هەرچەندە لە پێشسایی برادەرەکانی کەسێکی هیلاک و ماندوو بوو بەڵام ماندووبوونەکەی بەزایع ڕۆی لەبەر ئەوەی بە گوێرەی فەرمایشتەکانی مامۆستایەکەی نەبوو بۆیە خوای گەورەش کە لە قورئان سەید دەکەین براکانم هەر کاتێک خوای گەورە بەیا ئەیوهە الەذینە ئامەنوو دەستی پێکرد وەیا ئەیوهە الناس ئەوە لەگەڵ تۆیەتی یا بەنی ئادەم ئەوەش لەگەڵ تۆیەتی براکەم ئیتر دەبێ هەموو شتێک وەلا بنەی دەبێت دڵ و هەستەکانی خۆت بدەی ئاەتەکە خراپە ئەو کاتانێک کە قسە دەکەی و قورئان پێیە باشە کاتێک کە خوای گەورە یا ئەیوهە الەذینە ئامەنوو هەموو شتێک وەلا بنێ قسە مەکە کاتێک کە قسە دەکەی قورئانەکە بکوژێنەرەوە براکەم ئەگەنایان گوێ بگرە باشە چونکە خوای گەورە دوو خطابی هەیە بۆمان یان خطابێکی خەیریە یان خطابێکی شەڕیە خطابە خەیریەکە ئەوەیە کە خێرێکمان بەدەست بکەوێ خطابە شەڕیەکەش ئەوەیە کە هۆشیارمان بکاتەوە خوای گەورە بۆ نمونە خوای گەورە دەڵێ یا ئەیوهە الەذینە ئامەنوو ئیستەعینوا بالصەبر والصەلاة إن الله مع الصابرين ولا يأتي تشكى خوای گەورە دەفەرمێ یا ئەیوهە الناس كلوا مما في الأرض حلالا طيبا ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين سەیرەکەی لەو شەڕە ئاگادارمانەکاتەوە خوای گەورە لەگەڵ تۆیەتی ئەی خەڵچینە ئەی ئیمانداران ئەی بەنی ئادەم پێویستە جۆمانی خۆمانی بۆ شلکەین قسەکان هەموو وەلا بنین جێ لە فەرمایشتی خوای گەورە ڕاگرین بۆچی تاکو لە ئیمتحانی قیامەت دەربچین نەک لە ئیمتحانی مامۆستایەکەت کە لێرە دانیشتووە یان برادەرەکانت کە دانیشتوونە تاکو لە تاقیکردنەوەی ئەوان دەرچین نا تاقیکردنەوە گرنگ نیە هیچ تاقیکردنەوەکەی لای خوای گەورە مهمە ئایا فەرمایشتی خوای گەورەت بەکارهێناوە یان خطواتی شەیتانت گرتوتە بەر هەر کار و کردەوەیەک هەر پرۆگرامێک کە تەطبیقی دەکەی حکمی خوای لەسەر نەبوو هیچ شتێکی لەسەر نەبوو ئەبێتە خطوات الشەیتان براکانم باشە ئینشاءڵڵا هەروەها لە کۆتاییدا دەمەوێت بڵێم من چی لە 7 ملیارەکەی سەرزەوی بکەم کە لێم ڕازی بن هەر با بڵێن دانا کوڕێکی باشە دانا کوڕێکی زیرەکە دانا زۆر بەدینە هیچ مهم نییە و هیچ مهم نییە با هەر 7 ملیارەکەی سەرزەوی لێم ڕازی بن چونکە 2000 حەکەم خوای گەورەیە سبحانه وتعالى نەک شەخسەکان بۆ نمونە مامۆستاکەت ئیمتحانت دەکات لە تاقیکردنەوەکە من گەر لە ئیمتحانەکە دەرنەچووم ئەگەر لە ئیمتحانەکە دەرنەچووم بەڵام ئەگەر لای سی قوتابیەکەی کە دەرچووم وتیان دانا زیرەکە گرنگ نییە ئەو سی قوتابیە ئیمتحانەکەی مامۆستایەکە گرنگە کە کەوتی دەکەوی قسەی سی قوتابیەکە ڕاز نییە کە حکمی زۆری نییە حکومەکە تاقیکردنەوەکەیە براکەم حکمی زۆری نییە تاقیکردنەوەکە دەرچووی دەردەچی دەرنەچووی دەرناچی با خەڵکی لێت ڕازی بن هیچ بۆ خەڵکی مەکەن برا خوای گەورە نێت خۆتان خاڵسکەن و خوای گەورە لە ئاەتێکیش دەفەرمێت لە سورة الأعراف اتبعوا ما أنزل إليكم من ربكم ولا تتبعوا من دونه أولياء قليلا ما تذكرون شوێن ئەو بەرنامە پرۆگرامە بکەم کە خوای گەورە دایبەزاندووە هەروە فەرموودە صحیحەکانی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم شوێنی هەوا و هەوەسی خۆت مەکەوە شوێنی نەفسی خۆت مەکەوە براکەم شوێن ئەوە بکەوە کە خوای گەورە دایبەزاندووە من هەر ئەوەندەم هەبوو هیوادارم سوودێکم گەیاند بێ ئەوەی کە ڕاستە و دروستە وتومە لەلایەن خوای گەورەوە بە ئەوش کە هەڵە بۆ هەڵە وتومە خەتای نەفسی گوناحکاری خۆم بکە و هەڵەیەم کردووە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم السلام عليكم ورحمة الله وبركاته خوای گەورە پاداشتی مامۆستادانە بداتەوە بەڕێزان و خۆشەویستان جارێکی تر دەچینەوە خزمەت قورئان ئێستاش گوێ دەگرین لە خوێندنی قورئانی پیرۆز لەلایەن برای بەڕێزمان کاک دەرفەت با جەنابیان بفەرموێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا يوم ترجف الراجفة تتبعها الرادفة قلوب
راجفة أبصارها خاشعة يقولون أئنا لمردودون في الحافرة أئذا كنا عظاما نخرة قالوا تلك إذا كرة خاسرة فإنما هي زجرة واحدة فإذا هم بالساهرة هل أتاك حديث موسى إذ ناداه ربه بالوادي المقدس طوى اذهب إلى فرعون إنه طغى فقل هل لك إلى أن تزكى وأهديك إلى ربك فتخشى فأراه الآية الكبرى فكذب وعصى ثم أدبر يسعى فحشر فنادى فقال أنا ربكم الأعلى فأخذه الله نكال الآخرة والأولى إن في ذلك لعبرة لمن يخشى أأنتم أشد خلقا أم السماء بناها رفع سمكها فسواها وأغتش ليلها وأخرج ضحاها أخرج منها ماءها ومرعاها والجبال أرساها متاعا لكم ولأنعامكم فإذا جاءت الطامة الكبرى يوم يتذكر الإنسان ما سعى وبرزت الجحيم لمن يرى فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى يسألونك عن الساعة أيان مرساها فيم أنت من ذكراها إلى ربك منتهاها إنما أنت منذر من يخشاها كأنهم يوم يرونها لم يلبثوا إلا عشية أو ضحاها. خی گەورە پاداشتی مامۆستا دەرفەت بداتەوە. هەر یەکەمان لەم وڵاتە بۆنی غەریبیمان لێدێ، بۆنی دابڕان و غوربەت لە نێو ڕۆحمان داواڕادێ. هەر یەکەمان بیابانین دووری سەراب ماندووی کردوین، لە نێو خۆڵی گەرمەسێردا گەرمای بەتین ڕۆحی بردوین. هەر یەکەمان لەم وڵاتە شەپۆڵی دەریای سوورین، هاوارێکی بە حەسرەت و مەنزڵێکی زۆر لێک دوورین. هەر یەکەمان چیرۆکێکی پڕخەماوی بە ئازارین، سەدای حوزن و بەجێماوی بێشوناسی سەرکەنارین. هەر یەکەمان خەمی دەستی ژیانێکی بێهەناسەین، نووسینەوەی ڕۆمانێک و پەڕاوێکی بێپێناسین.
بەڕێزان و خۆشەویستان جارێکی تر گوێ دەگرین لە سرودێک لە لایمرای بەڕێزمان کاک شاخەوان با جەنابیان بفەرموێ. من دڵێم شاری دڵێم باغ و گوڵێستانە دەچێم من دڵێم شاری دڵێم باغ و گوڵێستانە دەچێم عەقڵەڵێ ناپەسەندە شۆڕەشی مایەستانە نەچی عەقڵەڵێ ناپەسەندە شۆڕەشی مایەستانە نەچی من دڵێم نوختایی ئایا و ڕاوزانی ئیمانە دەچێم من دڵێم نوختایی ئایا و ڕاوزانی ئیمانە دەچێم ئەو دڵێنە ڕەشەجێی ڕاوگەی شەیطانە نەچی ئەو دڵێنە ڕەشەجێی ڕاوگەی شەیطانە نەچی من دڵێم مەسکەن و ئایارەمگای جانانە دەچێم من دڵێم مایەسکەن و ئاڕایەمگای جانانە دەچێم ئەو دڵێ سەر بەسەری تێک چووە وێرانە نەچی ئەو دڵێ سەر بەسەری تێک چووە وێرانە نەچی خۆشە و دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕەواقی تۆ خۆشە و سەرەی کە کەوت بێن لە کوچە و سوقاقی تۆ بە تیکە تیکە بێ دڵێکەنەی بێ ئیشتیاقی تۆ حەیاتی من ویسالی تۆ مەماتی من فیراقی تۆ بەڵێ ئەی پەری خەیاڵی تۆ عیلاجی شێت و هارەکەم ئای ئەمان 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 من دڵێم مەرکەز و ئاسراری عاریفانە دەچێم من دڵێم مەرکەزی ئاسراری عاریفانە دەچێم ئەو دڵێ جێتە ماحی چاوی حەسوودانە نەچی ئەو دڵێ جێتە ماحی چاوی حەسوودانە نەچی لەو هەموو چوون و نەچوونە ساری سوورما کامیل لەو هەموو چوون و نەچوونە ساری سوورما کامیل من دڵێم جوانە دەچم ئەو دڵێ وایە جوانە نەچی من دڵێم جوانە دەچم ئەو دڵێ وا جوانە نەچی
خی پەروەردگار پاداشتی کاک شاخوان بداتەوە. جارێکی تر دەچینەوە خزمەت قورئانی پیرۆز، داوا لە کاک عەبدوڕەحمان دەکەین بێت بۆ خوێندنی قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم هل أتاك حديث الغاشية وجوه يومئذ خاشعة عاملة ناصبة تصلى نارا حامية تسقى من عين آنية ليس لهم طعام إلا من ضريع لا يسمن ولا يغني من جوع وجوه يومئذ ناعمة لسعيها راضية في جنة عالية لا تسمع فيها لاغية فيها عين جارية فيها سرر مرفوعة وأكواب موضوعة ونمارق مصفوفة وزرابي مبثوثة أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر إلا من تولى وكفر فيعذبه الله العذاب الأكبر إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم. بەڕێزان خۆشەویستان، بڕگەی یەکەمی بەرنامەکانمان بە کۆتایی هات. تا ئێوارە هەرکەس ئازادە چی دەکاتن، دوای ناخواردن نوێشکردن ئینشاڵڵا بڕگەی دووەمان دەست پێ دەکاتەوە. ئێستاش ئازادن لێرکوانە هەر یاریەک هەر شتێک لە خۆتان دەیکەن ئازادن. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء سجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه
الرحمن الرحيم عبس وتولى أن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى أو يذكر فتنفعه الذكرى أما من استغنى فأنت له تصدى وما عليك ألا يزكى وأما من جاءك يسعى وهو يغشى فأنت عنه تلهى كلا إنها تذكرة فمن شاء ذكر في صحف مكرمة مرفوعة مطهرة بأيدي سفرة كرام بررة قتل الإنسان ما أكفره من أي شيء خلقه من نطفة خلقه فقدر ثم السبيل يسره ثم أماته فأقبره ثم إذا شاء أنشره كلا لم يقض ما أمر فلينظر الإنسان إلى طعامه إنا صببنا الماء صبا ثم شققنا الأرض شقا فأنبتنا فيها حبا وعنبا وقضبا وزيتون ونخلا وحدائق وغلبا وفاكهة وأبا متاعا لكم ولأنعامكم فإذا جاءت الصاخة يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه ووجوه يومئذ مسفرة ضاحكة مستبشرة قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس افتاك عيني ومالي أمي وأبويا وعيالي وشاي سفينك وغالي يا رسول الله طيفك عجايب خيالي مزنوج يزيدك رجالي قدرك عفريك غالي دفتيك والله يا له يا لالي يا لالي يا له يا لالي يا لالي يا له يا لالي يا لالي يا له يا لالي يا له يا لالي 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 أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إن إلى ربك الرجعى أرأيت الذي ينهى عبدا إذا صلى أرأيت إن كان على الهدى أو أمر بالتقوى أرأيت إن كذب وتولى ألم يعلم بأن الله يرى كلا لئن لم ينتهي لنسفعا بالناصية ناصية كاذبة خاطية فليدع النادية
سندع الزبانية كلا لا تطعه واسجد واقترب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين.